بله دناف لبر هولا کنگره یا پارتی دموکرات کردستان لیدوی که هفکاری سنگر عبدالرحمن لگل مدمه سنگر پشتی هلبجاردنا سروک و هر دو جیگرینوی نها ده برنامه یا کنگره ده چهیه و به تایبتی جیگره یکم و دوم چوان هاتنه هلبجاردن سیما وەک چاوەڕێیەکە لە ڕۆژی یەکەمی کۆنگرا جارێکی دیکە سەرۆکبارزانی بۆ سەرۆکی پارتی دموکراتی کوردستان لەنێو چەپڵە و حەماس و گەرموگوڕی ئەندامانی کۆنگرەی پارتی دموکراتی کوردستانە کە 1000 ئەندامی کۆنگرە بەشدار بوون لە ئەمڕۆ 1000 نزیکی 1020 ئەندام کۆنگرە لەنێو گەرموگوڕ و چەپڵە ڕێزانی ئەندامانی کۆنگرا سەرۆکبارزانی بۆ سەرۆکی پارتی دموکراتی کوردستان کە سەرۆکبارزانی بۆ سەرۆک پێشنیازی کرد نێچیروان بارزانی کە جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان و جارێکی دیکە متمانی ئەندامانی کۆنگرە وەربگرێتەوە بۆ جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان پێشنیازەکەی سەرۆک بارزانی قبول کرا لەلایەن ئەندامانی کۆنگرەوە نێچیروان بارزانی جارێکی دیکە بۆ جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان نێچیروان بارزانی وتارێکی پێشکەش کرد وتارێکی لەسەر کۆنگرە و وتارێکی بۆ ئەندامانی کۆنگرە پێشکەش کرد لە کۆتایی وتارەکە ئەویش بە هەمان شێوە پێشنیازی کرد مەسرور بارزانی ببێتە جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان جارێکی دیکە لەنێو چەپڵەی ئەندامانی کۆنگرە و گەرموگوڕی ئەندامانی کۆنگرا مەسرور بارزانیش بۆ جێگری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان بەڵام ئەم جارە لەبەرەوەی بۆ یەکەم جارە پارتی دموکراتی کوردستان دوو جێگری هەبێ دیاری کرا جێگری یەکەم و جێگری دووەمی سەرۆک دیاریکرا نێچیروان بارزانی دەبێتە جێگری یەکەمی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان مەسرور بارزانی دەبێتە جێگری دووەمی پارتی دموکراتی کوردستان بەم شێوەیە لەنێو گەرموگوڕی ئەندامانی کۆنگرە لەنێو پێشوازیەکی گەرمی ئەندامانی کۆنگرە و چەپڵی ئەندامانی کۆنگرە سەرۆکایەتی پارتی دموکراتی کوردستان دیاری کرا کە سەرۆک بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستان نێچیروان بارزانی جێگری دووەم جێگری یەکەم مەسرور بارزانی جێگری دووەم هەر ڕاستەوخۆ دوای ئەوە فۆرم دابش کرا بۆ ئەندامانی کۆنگرە بۆ ئەوانەی کە دەیانەوێت خۆیان بەربژێر بکەن فۆرمێک پڕ دەکەنەوە فۆرمەکە وردەکاری زۆری تێدایە ناو نیشان پلە ناوچەیانی فۆرمەکە ئەو وردەکاری تێدای هەر ئەندامێکی کۆنگرە کە دەیەوێت خۆی تەرشیح بکە و خۆی هەڵبژێرە بۆ سەرکردایەتی فۆرمەکە پڕ دەکاتەوە تا ئەمڕۆ تا ئێوارە دەبێت فۆرمەکە بگەڕێنێتەوە بۆ لیژنەی باڵای ئامادەکاری کۆنگرە چاوەڕێکرێ سبەینێ ئەندامانی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان هەڵبژێدرێن سیما کاروبارەکانی کۆنگرە خێراتر لەوە چێتە پێشەوە کە پلان و بەرنامەی بۆ دانرا بوو ینی ئێستا کەمێکی دیکە ئەندامانی کۆنگرە دەست بە گفتوگۆی هێشتا ینی کەمێکی دیکە دابەسە بن لەسەر لیژنەکان دەست بە گفتوگۆکەن لەسەر پەیڕەوی ناوخۆ پرۆگرامی پارتی دموکراتی کوردستان گەرموگوڕێکی زۆر هەیە لە نێو ئەندامانی کۆنگرە قۆناغی یەکەمی گرنگی کۆنگرە تێپەڕی کە هەڵبژاردننی سەرۆک و دوو جێگرەکەی بوو قۆناغێکی دیکە گفتوگۆکردنە لە نێو کۆنگرە و دەوڵەمەندکردنی پرۆگرام و پەیڕەوی نەوخۆی پارتی دموکراتی کوردستانە وەکو پێشترش باسم کرد هەردووکیان ئامادەیە هەم پەیڕەو ئامادەیە هەم پرۆگرام ئامادەیە بەڵام چاوەڕێەکەن کە ئەندامانی کۆنگرە دەوڵەمەندتری بکەن پێشنیازی تازە بدەن وەکو ئەندامانی سەرکردایەتی یان ئەندامانی کۆنگرە بۆ ڕووداوی ئەم باس کرد گۆڕانکاری لە زۆر بابەت کراوە بە دڵنیایی یەکێک لەو گۆڕانکارانی کە دەبێت لە پەیڕەوی ناوخۆ بکرێن دیاریکردنی دوو جێگرەکە ئێستا هەڵبژێدرا ینی جیاوازە لە کۆنگرەی پێشوو جێگرێک بوو ئێستا دەبێت پەیڕەوی ناوخۆی پارتی و هەیکەلێتی پارتی بگوژێندرێ لەگەڵەوەی ئێستا کە دوو جێگرە ئەوە یەکێکە لە گۆڕانکارە سەرچەکان لە پەیڕەوی ناوخۆی پارتی دموکراتی کوردستان ئەوە جگە لەوەی کە چاوەڕێکرا ئەندامانی کۆنگراوانەی کە خیبرایان هەیە وانەی کە ئەزمونیان هەیە بەشدار بن لە دەوڵەمەندکردنی پەیڕەوی نێوخۆی پارتی دموکراتی کوردستانە پرۆگرامیش بە هەمان شێوە ڕەشنووسێک ئامادە کراوە ماوەی 2 ساڵە کاری لەسەر کرێ 7 ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی کە لیژنەیەکی باڵا بن دواتریش لیژنەی فەرعی دروستکرا بوو بۆ خەڵکی پسپۆر و مامۆستای زانکۆ و خەڵکی شارەزار لە هەموو بوارە جیاوازەکان بۆ ئەوەی بەشدار بن لە ئامادەکردنی پرۆگرامی پارتی دموکراتی کوردستانە بە هەمان شێوە لە کۆنگرە مناقەشەی لەسەرەکرێ گفتوگۆی لەسەرەکرێ پێشنیازی نوێ هەبێ وەردەگیرێ پێشنیازی تازە هەبێن وەردەگیرێت دەنا ئەوی ژۆک و خۆی دەنگی لەسرە درێ و کۆنگری چواردەی پارتی دموکراتی کوردستان پەیڕەویش تازە و پرۆگرامێکی تازە بۆ حیزبەکەدانێ بۆ چەند ساڵی داهاتوو اینجا قۆناغی ئەخیر و دوایی و گرنگی کۆنگرە هەڵبژاردننی سەرکردایەتی نوێ بۆ پارتی دموکراتی کوردستان کە چاوەڕێکرێت سبەینە بێت ئەوەی کە باسم کرد ئەوەیە لیژنەکان دابەشەکرێن ئەندامانی کۆنگرە بە پێی پسپۆڕێتی و توانا و لێزانی و حەز و ئامادەیی خۆیان دابەشی سەر لیژنەکانەکردن چەند لیژنەیەک دروست کراوە دروستەکرێ
چەند لیژنەیەک بۆ پەیڕە و چەند لیژنەیەک بۆ پرۆگرام ئەم لیژنەکان بەشدارە بن ینی مناقەشەی پەیڕەوەکەن مناقەشەی پرۆگرامەکەن بەشدارە بن وەکوتم ئەندامانی کۆنگرە ڕاستەوخۆ توانن لیژنەکانە بەشدار بن لە پەیڕەوە پرۆگرام بە دڵنیایی جگەلەوەی کە کەسێک ئەندامی لیژنەیەکە دەتوانێت بچێتە لیژنێکی لەوێ پێشنیاز بدا لەوێ ئەوە بکات وە بە دڵنیایی ئەندامانی مەکتەبی سیاسی سەرۆک بارزانانی و نەچیما بارزانانی و مەسرور بارزانانی سەردانی لیژنەکانەکەن بەشداری ڕاستەوخۆ بن لە گفتوگۆکانە لە نێو کۆنگرە بۆ نووسین و ئامادەکردنی پرۆگرام و پەیڕەوێکی ناوخۆی پارتی دموکراتی کوردستان چاوەڕێکرێ سبەینی ئێوارە سبەینی شەو ئەگەر زۆر بڕوا دوو سبەی کۆنگرەی چواردەی پارتی دموکراتی کوردستان لە دهۆ کۆتایی پێبێت کە وەکوتم قۆناغی کۆتایی و گرنگی کۆنگرە هەڵبژاردننی سەرکردایەتیە کە تمۆحێکی زۆری خەڵک هەیە لێرە نزیکەی 170 بۆ 180 کەس خۆی هەڵبژاردۆ بەڵام لیستێکی 130 کەسی هەیە کە ئەگەری زۆر ئەمڕۆ ناوەکان بڵاو بێتەوە هێویدار سیما ببوورە تاوان هەر لەگەڵ بڵاوبوونەوەی ناوەکانیش بەدڵنیایی ڕوودا و لە پێش هەموو میدیاکانی دیکەوە ناوەکان بڵاو دەکاتەوە ناوەکان چاوەڕێکرێ ئەمڕۆ بڵاو بێتەوە ناوی ئەو لیستێک کە سەرۆک بارزانانی لە وتارەکەی خۆشی ئاماژەی پێکردبوو کە لیستێکی هەیە 130 کەم زیاد ئەو باسیەوەی کردبوو کە بە بۆچوونی خۆی وا بە پێویستە زانێ وا بە باشەزانێ لە نێو ئەم 130 کەسە سەرکردایەتی نوێی پارتی دموکراتی کوردستان هەڵبژێدرێ ئەمڕۆ لیستە ڕەنگە بڵاو بێتەوە ئەگەرنا بە دڵنیایی سبێنی لیستەکە بڵاو بێتەوە بەڵام جگە لەو لیستەش هەموو ئەندامانی کۆنگرە سەرپشکن لەوەی کە خۆیان بەرژێرکەن خۆیان با بڵێن ئیش و کار بکەن ئەندامانی کۆنگرە قەناعەت پێ بێنن گفتوگۆیان لەگەڵا بکەن داوا لە ئەندامانی کۆنگرە بکەن دەنگیان پێ بدەن ڕێگری لە هیچ کەسێک نییە با بڵێن وەک ڕێگری بەڵام من زانیاریم هەیە کە لە دوێنێەوە لە پێرەوە تا ئێستا بە چەند کەسێک وتراوە باشتر وایە لە خۆ بەربژێرکردن بکشێتەوە کاری ترمان پێێتە ئەرکی نوێت دەدەینێ ئەرکی دیکە دەدەینێ هەندێک لەوانە مەدالای بارزانیان پێ دەدرێ لەوانەی کە خۆیان کاندید بوون و کشاونەتەوە مەدالای بارزانیان پێ دەدرێت لەلایەن سەرۆک بارزانیەوە ئەوە جگە لەوەکو پێشترش باسم کرد ژمارەیەک لە ئەندامانی سەرکردایەتی خۆیان بەربژێر ناکەنەوە پێشتر باسم کرد عومەر عوسمان یونس ڕۆژبەیانی کەریم شنگالی نەزەت حالی خۆیان بەربژێر ناکەنەوە خۆشتەزانی ئەدهەم بارزانی لە نێو پارتی دموکراتی کوردستانە نەماوە ئەوە 5 شوێنی بەتاڵ جگە لەوەی 4-5 ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی پارتی کۆچی دواییان کردو لە نێوان دوو کۆنگرە واتە ئێستا نزیکەی 10 بۆ 12 کورسی بەتاڵ لە نێو سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستانە هەیە کەواتە 12 بۆ 12 دەموچاوی نێو خەڵکی نوێ دێتە سەرکردایەتی جگە لەوەش دەرفەتەیە بۆ خەڵکی دیکەش بۆ ئەوەی بێتە پێشەوە بەرگێکی نوێ و خوێنێکی نوێ بدەن بە سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان گەلک سپاس کرد سەنگەر بۆ زانیاریەنتە هەفکاری من سەنگەر عەبدوڕەحمان بوو کۆ لەبەر هۆڵا کۆنگرا پارتیە دموکراتیک کوردستانê لە دووەکێ لەگەڵ ما بوو